توێژێکی گرنگی بەشدار لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بەسەر دەکەمەوە. دەمەوێت لە ڕێگەی ئەمانەوە وەڵامی ژمارەیەک پرسیار وەربگرمەوە. یەکێک لە گرنگترین پرسیارەکان کە دەمەوێت وەڵامی بۆ وەربگرمەوە بەرهەمی خۆپیشاندانەکان و شەهیدبوونی چەندین خۆپیشاندەر و هاوڵاتی چی بوو؟ هاوژین عومەر ڕۆژنامەنووس و نووسەر دەڵێت هەفتەی شوبات ڕووداوێکی مێژووی و کاریگەر بووە و هیچ کات ناتوانرێت ئەو مێژووە بشێوێنرێت. هەفتەی شوبات لە ڕاستی داوەکو بەدەست هاتن کە ئەوەی کەوتە سەر دەسەڵات نەیانتوانیوە هیچ شتێک بکەن، هیچ یەکێک لە داواکانی خەڵک و خواستەکانی خەڵک چی ئەوەی دەسەڵات خەڵک داوای دەکات لە دەسەڵات چ ئەوەی کە پێویستە دەسەڵات بەبێ داواکردنیش ببەخشێت بە خەڵک وەکو مافە سەرەتایەکان دەسەڵات نەچۆتە ژێرباری ئەوەی نەکردووە. بەڵام یەک سوود کە بەڕاستی ئەتوانین بڵێین هەفتەی شوبات لێی کەوتەوە خەڵک دەسەڵاتی ناسی و چاوی کرایەوە و بەڕاستی ئەگەر دەسەڵات نەچوو بێتە ژێرباری داواکانەوە بەڵام نەیتوانیەوە زیمەی ئەو خەڵکە ناڕازیە زیمەی خەڵکی تێکۆشەر خەڵکی مەبدەئی ئەوە بکات. کەوتنی کەسێک کاراکتەرێک لێرە یا سەرسمدانی حیزبێک یا شخصێک دامەزراوەیەک و دوورکەوتنەوەی لە ئامانجەکانی هەفتەی شوبات ئەمە معنای ئەوە نییە کە لە هەرێمی کوردستان ناڕەزایەتی بە شێوەی بەرفراوان نەماوە. سۆران عومەر یەکێکی دیکەی لەو کەسایەتیە دیارانەی بەشداری ڕووداوەکانی کردووە و دەڵێت خواستەکان جێبەجێ نەکراون و ئێستا لەبەری خۆپیشاندان پێویستە شۆڕش بەرپا بکرێت. بۆیە نەک هەفتەی شوباتێکمان پێویستە، ئێمە شۆڕشێکمان پێویستە کە کۆتایی بەم هەموو ستەم و نادادی و بەم هەموو بێمافیەی خەڵک بێنێ. ئێمە لە هەفتەی شوبات داوای موچەمان ناکرد، داوای گۆڕینی نظامی حکوممانە کرد. ئێستا دوای 10 ساڵ دوای 13 ساڵ دوای چەندین ساڵ لەم داواکاریە هاتوینەتە سەرەوەی قوتابخانەکانمان داخراوە داوای موچەی مامۆستاکانمان و فەرمانبەرەکانمان و خانەنشینەکانمانەکەین کە ئێستا لە هیچ شوێنێکی دنیا کەس باوەڕ بەوە ناکە حکوومەتێک هەبێ ناوی حکوومەت بێ موچە بە فەرمانبەرەکانی نەدا. لە بەرامبەرە قوتابخانە تا ئێستا بەرەو کۆتایی ساڵ بڕۆین خوێندن دەستی پێ نەکردبێ. مامۆستایانی ئاینیش ڕۆڵێکی باڵایان لە هەندان و پشگیری خۆپیشاندەران هەبووە و بەشێکیشیان وەک ڕێخەر لە ڕووداوەکاندا جێپەنجەیان دیار بوو. ئەمە سەرڕای ئەنجامدانی وتار و نوێژی هەینی لە بەردەرکی سەرای شاری سلێمانی. دیارە ئێستا کە سیر بکەین هەموو ڕۆژێکی هەرێمی کوردستان بەداخەواڵین ناڕەزایەتی خۆپیشاندان مانگرتن یاخیبوون هەرچی ناو ئەنێی بە هەر مستەمایەک ناوی ئەنێی هەموو ڕۆژێکی هەفتەی شوباتە. لەبەرەوە دەلالەتی ئەوەیەکەوە ئەوەی کە لە هەفتەی شوباتە وترای گوێی بۆ نەگیرا بۆی هەم کارە ساتەکان گەورەتر بوون لە دوای هەفتەی شوبات و هەم خۆپیشاندان و ناڕەزایەتەکان تەشەنەیان سندووە وەکو چۆنەڵێ ئاستێکی زۆر ترسناکیان بڕیوە بە جۆرێک خەڵک خوازیارێتی کە ئەو قوارەیە هەرێمی کوردستان هەڵبووە شێتەوە بچێتەوە سەر بەغدا بەغام وچەی بداتێ باخە بەغدا ئیدارەی بدا باشە شتێک نەمێنێ بە ناوی دەسەڵاتی کوردی و قوارەی کوردیەوە. دەستکەوت و لێکەوتەکانی ئەو ڕووداوە مێژوویە هەرچی بێت لە زەینی گەنجان و تازە بێگەیشتوانی نوێدا ئەو ڕاستیە چەسپا ئەگەر بێت و مەترسی لەسەر کورسی دەسەڵاتداران دروست بکرێت ئەوە چاو لە هەموو بە هاودروشمێک دەنوقێنن و خوێنی هاوڵاتیانی بێتاوان بۆ پاراستنی بەرژەوەندیەکانیان دەڕێژن. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.